زر زیانەکەی تقریبا دەسەری دەفتەرەوەی باشە ئارە وڵا بەشێک لەو حوزانەی دیکە باسی لەکردنا علەفەکەی نزیکەی $2 بەڵێ حوز دەگوزێ سابرین منە حوزە طبعا حوز زۆر گەورە نیە زەرەکە هەر دەوری دەفتەرەکە بەڵام حوسێ وڵا برام ماسی حکابرا هەلو دەنێت تەواو ساتی ڕماندی و لەزەی کردی ئەوە هەر زەرەری سێ دەفتەری دەکەیت طبعا بەڵێ دا بەبێ حوزە طبعا هەتا لە سەرەتاوە کە برێت شکا ئەو حوزەکە ئاو هاتناوی ئەوەی زەرمەند یەکەم و دووەم و سێم و چوارەم ئەوەیە بڕی هەتا دێتە خوارە زەرۆ زیانەکەی کەمترە طبعا ئەوەیە ئێستا دوات چاوەڕێەوە دەکەن کە ئاوەکە نیشتیتەوە دەنا طبعا ئەوە دوێنێ وارە شوێ سەعات دەوری 12 و 1 شوێ ئێرە ئاو لەوانە ئێرە دەدا طبعا ئەو ساترانە هەموو لە بن ئاو بن ئێستا من چاوەڕێما کردیا لە دیاری بتینە تا ئاوەکە تەواو نیشتیتەوە ساترەکان هاتن درێ ئەو داوە تەرحیلێ دێ ئەو ماسشتی دێ ما برێ کە ماسشتی داما لێگوازینەوە لە سەلامەتی ئەوەی کەوە زەرەرشی یەکجار زۆر نەکا یعنی ئێستا کەمەک زەرەری جێڕایەوە کەمەک بەڵام ئارێ وڵا بەڵام بەڕاستی خەڵکەکە یەکجار تووشی زەرەر و زیانەی زۆر بوو چەند حوز تاقیە بەپێی پێشبینی خۆتەوەی طبعا ئەمە حوزەکانمان وەکو ژماردن لە گوندەکەی ئێوە چەند حوزی لێ بۆ ئەو دەی زانیاری تێبێت طبعا ئاتە مەشاکە ئەسا لەوەدا نزیکەی وڵا لەوەدا نزیکەی لەوەدا 150 حوز لەسەر ئەو زێ بچووک 150 حوز بەس لە گوندی چۆحەدە زێتر تەقیە ئارێ وڵا بەس زێتر مە ناتوانین زێتر برینە بە نماژمان بەڵام 150 حوز زێترە ئێستا گەیشتنە کۆتایی چۆن ماسیەکان دەردێنن ئەوە کەیشتنە کۆتایی ئێستا ماسەکان دەکەین ناو سندوق و طبعا ئەگەر شۆفەرە بێتە ئێران دەکەین ناو دەبی شۆفەرەکە دیگوازن و دیبێنی ناحوزی دەشتن چەند کاتژمێرەوە خەریکە وڵا طبعا ئێمەوە بەگەمەلای مەغریب بانک بدا دەبێتە 22 کاتژمێر ئارە وڵا ئەمە 22 کاتژمێر ئەوە هەمومان لە چاوەڕوانین و لە دیار ئەو ماسێ